بەناوی خوای گەورە و میهرەبان ناو ماریا خورشیدە ئەو کچەم نەخۆشە لە زگماکەوە دکتۆرە تیمە هندیەکان تەمەشایان کردیە ئەوە تەقریرەکانی شەمووی تەمەشایان کردیە دەرێن ئەگەر عەمەلیات نەکرێ دری دەبی بگۆڕدرێ یعنی زۆر ئێرە بێرێ پێ ناکرێ بڕوە زۆر حالی شڕە ئەوجا گوتیان عەمەلیاتەکەش لە هیندستان دەکرێتن ئەلعانیش داوا لە خێرخوازان دەکەم لە هەموو بسوورمانان ئەو کچەم چارە سەر بکەن ئەگەر نا زۆر حالی شڕە پێی ناکرێ بڕوە توانای نییە بڕوە بەخوای ئێرە و بێرە هێ دەڕوا زوو ماندی دەبی هۆکسجینی نمایە دکتۆریش دەرێ ئیلا چارەسەری لە هیندستانە ئەوجا دەرێ عەمەلیاتەکەش سەریحە بەخوای تاخیر بیتن دەرێ دەبی دری بگۆڕدرێ ئارێ وڵا ئاوجا داوا لە بسوورمانە لە خێرخوازان دەکەم ئەو کچەمان چارە سەرکەن بابیشی لەسەر جێیکەتیە تەنها ئەوە ئەمن و 4 نەفەری لە ماری ئەمن و ئەو دوو کچە بابیشی لەسەر جێیکەتیە ئەوە 6 سارە ئیشی پێ ناکرێ نابەخوای ئارێ وڵا ئەوجا داوا لە هەموو خێرخوازان دەکەم بەهانامانوە بێن بەخوای نییە ڕەمەزانان ئەگەر بسوورمانان بینن ئاتا ئەو خانیەجی خۆمان نەبوو بسوورمان کردیان یعنی زۆر زۆر هارمان شڕە ئارێ وڵا داوا لە خێرخوازان دەکەم خێریان دەگاتی ئەگەر ناکچەکەم لە دەست دەدەم ڕاستی حالی زۆر شڕە بەخوای دکتۆر هەر دەرێ عەمەلیاتی سەریعی پێویستە ئەگەر نادری دەبی بگۆڕدرێ ئێرە و بێرە هێ پێی ناکرێ بڕوە عەمەلیاتەکان 4 عەمەلیاتە سەمامەی دری دەبی بگۆڕدرێ و خینی پیسی و پاگشتێکەرە دەمارەکان بیلعەکسە دکتۆرەکان ئەمەلیان داینێ گوتیان 100% یعنی چارەسەری هەیە بەس عەمەلیاتەکە لێرە ناکرێ زۆر مەمنونی دەستگای بەخشینم بەهانام وهاتن بە زووترین کات ئەوانیش هاتن تەلەفۆنیان لەگەر دکتۆرەکان کرد گوتیان عەمەلیاتەکەی دەبی سەریع لۆ بکرێ بەڕاستی زۆر زۆر مەمنونی بەرنامەی بەخشینم سەدان کەسی تکەی ئەوها عەمەلیات کردیە ئەو نەخۆشانەی ناردە دەرێ زۆر زۆر مەمنونین ئەوجا داوامان وەیە ئەو کچەشمان چارەسەر بکرێتن لە ڕێی بەرنامەی بەخشی داوا لە خێرخوازان دەکەم هەموو بسوورمانان یارمەتیمان بدەن ئەگەر ناکچەکەی لە دەست دەدەم دکتۆر گوتی لەو 15 ڕۆژەی دەبی بە زووترین کات عەمەلیاتی لێ بکرێ لە هیندستان بڕوە لەبەرەوەی حالی زۆر شڕە هێوکسجینی نییە لۆیێ دەستگای بەخشین بە زووترین کات هاتن زۆر زۆر مەمنونیانم ماریان ئاوابی خوا خێریان بنووسی لەلایەک نازام نە هاواری نەخۆشی نە هاواری نەبوونی ئەنی زۆر زۆر زەحمەتە عارمان شڕە بەهانامانوە بێت ئەمە 6 ساڵە سەرجێکەتیمە لە مامزاوی دەنیشتیمە سەر بە هەولێرێ ئەمن نەخۆشم ئەمن نەخۆشم لە 6 ساڵە ئەمن عتوباری خۆم نییە عتوبارم نییە هیچ ئەمن داوم لە خێرخوازانە خێرخوازی داواکاریم ئەوە مساعدە بکە دری کوژە عەمەلیاتی لە دەرەیە بیدا دۆیلاتە بیدا دۆیلات زرماک إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ئەوانەی کە قورئان دەخوێننەوە و نوێژەکانیان بەرپا دەکەن وەلەو ڕۆزیەی پێمان داون بە ئاشکرا و بەنهێنی دەبەخشن ئەوانە بەو کارەیان بازرگانیەک دەکەن کە زیان ناکات و لەناو ناچێت ئازیزانم ئەوڕۆ ئەو برانەی بەخشین ماڵێکیان دەستنیشان کردووە بۆ ئەوەی یارمەتی بدەن ئەویش کچێکی تازە پێگەیشتووە کە نەخۆشی دڵی هەیە ئەو نەخۆشیە زۆر قورسە ئەو قورساییە بەو عائیلەی چانابی ئێمە وەکو موسڵمان چیمان لەسەر واجبە بەرامبەر ئەو نەخۆشە و چۆن یارمەتی بدەین پێش هەموو شتێک خوای گەورە لە قورئانی پیرۆزە فەرمێ بسم الله الرحمن الرحیم لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون ئێوە هەرگیز
ئەو خێر و خێرات و چاکێتان بە قسمت نابی کە بەهەشتان پێمەسۆگەربی هەتا ئەوە نەبەخشن کەوا لە لای خۆتان زۆر خۆشەویستە. ماڵی دنیا دەزانم زۆر خۆشەویستە ئازیزانم، خوا پێداوان ئەوانەی کە کەمیشیان هەیە بەڵام دەتوانن ببەخشن، ئەو ئافرەتانەی کە لە ماڵەوە زێڕیان چەند ساڵە دانەوە هیچ ئیشان پێ نییە، ئەو پیاوانەی پارەیان داناوە بۆ ڕۆژی ڕەش، بەڕاستی ئەو ڕۆژی ڕەشە بەنسبەت مسلمانێک کە برای ئێوەیە کە خۆشەویستی هەموو لایەکە کە پیاوێکی نەخۆشە و ئەو کچە نەخۆشەشی هەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم تا مرۆڤ گەورەتر بێ و مەزنتر ببێ خۆشەویستی ماڵ و دنیا لەگەری گەورەتر دەبێ. دەزانم زۆر خۆشەویستە ئەو ماڵە، بەڵام ئەگەر بیبەخشن بەهەشتان پێمسۆگەر دەبی بە ئیزنی خوای گەورە. الله سبحانه وتعالى فەرمێ فهو یخلفه، خوای گەورە بە مسۆگەری لە جێگای دادەنێتەوە. بینە پێش چاوی خۆتان، ئەگەر ئێوە ئەو نەخۆشەتان هەبێ تواناتان نەبێ، چاوتان لە دەرگایە چێ لە دەرگاتان بدە، چاوتان لێ چێ یارمەتیتان بدە. غیری مسلمان کەس نییە یارمەتی مسلماندا. مسلمان زۆر بێکەسە، بەڵام هەتا مسلمان ماون کەس و کاری زۆرە. مسلمان بە تەنیا کەمە، بەڵام بە برایان و بە خوشکانی زۆرە. بۆیە بەڕاستی ئەو عائیلێ چاویان لەوەیە، ئەو گەنجە جوانە چاوی لەوەیە کەوا ڕزگار بێ و ئێوەش ڕزگاری بکەن بە ئیزنی خوای گەورە. قورئانیشە فەرمێ ومن ئەحیاها فەکەئەنەما ئەحیا الناس جەمیعا، هەر کەسێک لە مردن ڕزگار بکە وابزانی ئەو دنیای دەبێ، وابزانی ئەو دنیای هەموو ڕزگار کردووە. بۆچی؟ چونکە هەموو دنیا بەو ڕزگار نابێ، ئەو بۆ ڕزگارە بێ. مادام نیەتی هەیە ئەو ڕزگار کە فەکەئەنەما نیەتی هەیە هەموو دنیا ڕزگار کە. ئەو یەک. دووەم مادام جورئەتی ئەوەی هەیە ئەو کەسە ڕزگار کە و یارمەتی بدە، ئەگەر هەی بێ یارمەتی هەموو دنیا دەدا. مشتێک نمونەی خەروارێکە ئەوەی تۆ ئێستا دەی بەخشی لە بۆ ئەو عائیلەیە زۆر گەورەی لە لای خوای گەورە. ئەگەر کەمیش بێ وەلەو بشقی تەمرە، ئەگەر هات و بەلەتە خورمایەکیش بێ خۆتان لە ئاگری جەهەنەم بپارێزن. و پێغەمبەریش دەفەرمێ صلی الله علیه وسلم یا بیلال نەترسەی لەوەی کەوا تووشی کەم ماڵت تووشی کەمی بێ، ببەخشە لە پێناو خوای گەورە. هەرچەند حەدیثەکە ضعفێکی تێدایە لە بابی ئەمانەت، ئەمما ئەحادیثی دیکە زۆرن کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وعد دەدا ئەو کەسەی کەوا ئەفەرمێ لە حەدیث پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم خوای گەورە فەرمێتی یا ابن ئادەم ئەی بەنی ئادەم ئەنفق عەلەیک، ئەتۆ ببەخشە ئەمنیش بە تۆ دەبەخشم. ئێمە محتاجی خوای گەورە نین، مەگەر چێ ئەو ماڵی بە ئێمە داوە، مەگەر چێ لە کەم هەتا زۆر چەندی خوای گەورە لایەقی بینی بێ بەو ئینسانی داوە. و پێغەمبەریش دەفەرمێ صلی الله علیه وسلم هەندێک کەس هەیە خوای رب العالمین کە ماڵی پێدەبەخشی بۆیە پێدەبەخشی چونکە دەبەخشی. ئەگەر ئەو ئینسانە نەیبەخشی خوای رب العالمین لێ دەستێنیتەوە. ئازیزانم زەکات تەنیا خێرکردن، تەنها زەکات لەسەر ئێمە واجب نییە، سەدەقەش و هەروەها پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم الله في عون العبد ما كان العبد في عون اخيه. ئەگەر تۆ یارمەتی برایەکەت بدەی، یارمەتی ئەو خوشکە بدەی، یارمەتی ئەو برازای بدەی کە برازای خۆت حسابە، ئەوە خوای رب العالمین بە عەظەمەتی خۆی یارمەتی دەدا. ئایا پێویستمان بەخوای گەورە نییە؟ پێغەمبەر دەیفەرموو يا حي يا قيوم برحمتك أستغيث أصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة عين. أي خدای جان بەقەد یەک چاوتروکاندن من بەتەمای خۆم بەجێمێرە، هەمان بەتەمای خوای گەورەن، ماڵمان ئیخوای گەورەیە. خوای گەورە فەرمێتی ببەخشن من پێتان ئەبەخشم. لە ئاخری سوورەتی المنافقونش خوای گەورە فەرمێ تەمەنای ئەو کەسانەی زوڵمیان لە خۆیان کردووە ماڵیان هەبووە نەیان بەخشیە، و تەمەنای ئەو کەسانەی دەوڵەمەند بوون ماڵیان نەبەخشیوە دەڵێن لەولا ئەخەرتەنی إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين. خوای جان بەس بمجێڕەوە ئەو دنیا وعد بی یەکەم شت نەیفەرمە نوێژەکەم ڕۆژ دەکەم، فەرمی یەکەم شت سەدەقە دەکەم، خێر دەکەم. ئەوە سەدەقەیە پێش ئەوەی بمری، پێش ئەوەی لەناو قەبرەکەت درێژت بکەن بڵێ ئەگەر دەمزانی ئەوە جێگەی منە دەبێ ئەو پارەیەم کردبا خێر لە پێناو خوای گەورە. لە زیاتی بۆ منداڵەکانت بەجێبێری، منداڵەکان زۆر بە دەوڵەمەندی بەجێبێری، بەدەستی خۆت شتێک بکە پێش ئەوەی قیامەت دابێ بڵێ خدایە دوایە خێر دەکەم و سەدەقە دەکەم و دەبمە ئینسانێکی ساڵح. یا ڕەبی خدای گەورە لێتان بەزیاد بکە و خوای گەورە ئێمە و ئێوەش لە نەخۆشیان دوور بکە و خوای گەورە ئەولادەکانی ئێوەش بپارێزی مادام ئەو ئەولادە یەک لە وەلەدەکانی یەک لە خۆشەویستەکانی ئەو پیاوە نەخۆشە ڕزگار دەکەن و بە تەئکیدیش قەرز لەگە خوای گەورە پاداشتەکەی زۆرە. وما تنفقوا من خير فلأنفسكم وما تنفقون إلا ابتغاء وجه الله وما تنفقوا من خير يوفى إليكم وأنتم لا تظلمون.
ئەوەی ئێوە دەیبەخشن لە دارایی و چاکە ئەوە قازانجەکەی بۆ خۆتانە ئێوە هیچ نابەخشن مەگەر بۆ ڕەزامەندی خوا نەبێ و ئەوەی دەیبەخشن لە سامان و چاکە ئەتان درێتەوە و ئێوە ستەمتان لێ ناکرێت. بەنای خۆی گەورە و میرەبان بەڕێزان و خۆشەویستان دیارە دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە کارەکانی بەردەوام لە خەمی هەژاران و نەخۆشانی خەڵکی هەرێمی کوردستاندا بووە. ئێمە لە ئۆفیسی هەولێری دەستگای خێرخوازی بەخشینەوە دوای ئەوەی کە لەم مانگەدا ئەم خێزانە هاتن سەردانی ئێمەیان کردو و هێلایان بە ئێمە ناسان کە هێلا عەلی یەکێکە لەو نەخۆشانەی کە نەخۆشی دڵی هەیە دیارە پێویستی بە نەشتەگەری هەیە. جا پێش باز لە نەخۆشەکەی بکەم دیارە ئەم خێزانە لە 4 کەس پێکاتون و لە گەڕەکی مامزاوە لە شاری هەولێر دادەنیشن دیارە باوکیشی جەڵتە لەی داوە و لەسەر جێگا کەوتووە و ناتوانانی کەسابەت و کاریش بکە وەزعی جسمی دیارە و هایلاتوە و توانای قسەکردنیشی نییە. بۆیە بەڕاستی لە ماڵێک کاسبکاری لێ نەبێ باوکەکەیان کە جەڵتە لەی دابێت و یەکێ لە ئەندامانی خێزانەکەشیان نەخۆشی دڵی هەبێت نەخۆشی دڵیەکەشی 4 نەشتەگەری پێویستە. بۆیە بەڕاستی کە سەردانی ئێمەیان کرد دواتر ئێمە لەگەر ئەو تیمە پزیشکی قسەمان کرد کە دەیبن بە وڵاتی هیندستان و لەوێەوە ئەو دکتۆرێکە نەشتەگەرەکەی بۆ ئەنجام دەدات دیارە 4 نەشتەگەری پێویستە زیاتر لە دەفتەرێک و 25 وەرەقی پێویستە بۆ ئەوەی چارەسەری پێ بکرێتن بۆ ئێمە بەشترین کات هاتین سەردانی ماڵەکەمان کردو و بە ئێوەمان ئاشنا کرد کە هێلا عەلی یەکێکە لەو نەخۆشانەی توانای قسەکردنی نییە وەروە ئۆکسجینی گەشتیتە 48 دابەزیوە ناتوانانی قسە بکات و ناتوانانی هاتوچوو بکە بستە دەرێ تاکو ئێستا قوتابخانەی نەکردووە لە مناڵیەوە دیارە هێلاخان لە مناڵیەوە تا ئێستا دڵی کونا لە ئێستادا تینی بۆ هاتووە کە دکتۆرەکان ئاگاداریان کردنەوە خێزانە کە لە ماوەی ئەم مانگەداگەر نەتوانی نەشتەگەری بۆ ئەنجام دەین لەوانەیە گیان لە دەست بداتن. بۆیە بەڕاستی ئێمە داوا لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین خێرخوازانی بەڕێز کە لە ڕابردوودا لە 15 ساڵی ڕابردوودا دەستگای خێرخوازی بەخشین هەر بەرنامێکی ئەنجام دابێ هەر نەخۆشێکمان بێ ئێوە ئاشنا کرد بێ یان هەر ماڵێکی بێباکمان بێ ئاشنا کرد بێ ئێوە هاتوون هاوکاریەکانتان گاتە دەستگای بەخشین و ئێمە توانینمان بە دەستێکی ئەمینەوە هاوکاریەکان بگەێنین بە خەڵکی نەخۆش و خەڵکی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت و هەروە بێباوکان. بۆ ئێمە لە دەستگای بەخشینەوە داوا لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین کە ئەم خێزانش پێویستیان بە ئێوەیە پێویستیان بە هاوکاریەکانی ئێوەیە توانای ئەویان نییە نەشتەرگەری بۆ کچەکەیان بکەن و لە ئێستادا لە کاتێک ژیان بەسەر دەبا کە لە مەترسیدایە. بۆیە بەڕاستی ئێمە داوا لە ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەین کە هاوکاری دەستگای بەخشین بکەن بۆی بتوانین لە ماوەیەکی زۆر کورت کەمتر لە ماگێک بتوانین بینێرین بە وڵاتی هیندستان و لە وڵاتی هیندستانەوە دیارە ئەم نەشتەرگەریە لە ماوەی 1 هەفتەدا کە 4 نەشتەرگەریە لەسەر یەکەوە بۆی دەکرێت و بە ئێمە ناگەدار کردەوە کە ئینشاءالله بە گرنگیەوەی کە دیارە نەشتەرگەریەکان بەسەرکەوتووی دەتوانن بیکەن ئەو دکتۆرەی کە ئەم نەشتەرگەریە ئەنجام دەدات تاکو ئەمڕۆ کە بە سنتەرەکان بۆ ئێمە باس کرد 8000 نەشتەرگەری لەم جۆرە ئەنجام داوە بەسەرکەوتووی الحەمدولله. بۆ ئێمە ئومێد دەکەن ئینشاءالله بە دوحای ئێوە بە هاوکاریەکانی ئێوە هێلاخانی یەکێک بی لەو کەسانی کە بینێرنە هیندستان و کاتێک کە گەڕاوێرە دووبارە بێوەی ئاشنا دەکەینەوە پێتان دەڵێنەوە هاوکاریەکانی ئێوە ئەوە دەست هاوکاری و مادیەکانی ئێوە و داواکاریەکانی ئێمە بوو لە ئێوە توانی مەرهێلاخان بەسەرکەوتنی شتەکەی بکرێ و خۆی بە دڵخۆشی باسی بکە و سوپاسی ئێوە بکاتن کە لەم نەخۆشی و لەم مەرگە ساتیە نەجاتی بێ. بۆیە داوا دەکەین ئینشاءالله هاوکاریەکان بگەین بە دەستگای بەخشین لە تاوای کوردستان بۆی بتوانین لە زووترین کاتدا ئەم نەخۆشە بنێرین بە وڵاتی هیندستان وەکو باقی نەخۆشەکانی کرد چارەسەری بکرێت و لە دوحای خێر ئینشاءالله هیچ لە یەکتان بێبەش ناکەین. داوا دەکەین لە خوای پەروەردگار ئەوەی بە دوعایەک ئەوەی بە هاوکاری دارایی هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین ئەو نەخۆشانە دەکات خوای پەروەردگار بە باشترین شێوە بە زیادەوە پێی ببەخشێتەوە.
سەرەتا بە خێراتنی جگەرمی دەستگای خێرخوازی بەخشینەکەم کە هەستا بە لە ئەستۆی خۆی گرتنی نەخۆش هێلا عەلی کە نەخۆشێکی زۆر کەم دەرامەتە و تەمەنی 18 ساڵە لە بارێکی ناتەندروستی زۆر خراپدایە. بەڕاستی ئێمە تیمی ئێمە هندی کە سەردانی هەولێری کرد لێرە چاویان پێکەت نەخۆشێکی زۆر حاڵەتەکەی زۆر خراپ بوو کە 4 نەشتەرگەری دەیوێتن بۆ چارەسەرکردنی حاڵەتەکەی و ئێمە بەڕاستی زۆر هەوڵماندا کە لێرە چارەسەری بکەین بەڵام لەبەر نەشتەرگەریەکەی زۆر قورسە ناتانین لێرە چارەسەری بکەین و پێویستی بە بڕەپارەیەکی زۆر بوو کە بیگوازینەوە بۆ هیندستان نەخۆشخانەی میۆت لەوێ چارەسەری بکەین کە لە شاری چەنایە لە هیندستان بەڵام کە تەماشای باری دارایی ئەو خانەوادەن کرد بابێکی پەککەوتە و داچێکی هیچ شتێکی پێناکرا ئێمە یارمەتیماندا لێرکوانە کە بتارین بە هەر جۆرێکبی یارمەتی بدەین لە بۆ چارەسەرکردنەکەی لە بەرۆی نسبەی ئۆکسجینەکەی زۆر کەمە و گواستنەوە شیری لە هەولێر لە بۆ شاری چەنە لە هیندستان زۆر قورسە بەڕاستی من لاستۆی خۆم گرتیە کە بتانم بیگوازمەوە لە ڕێگا لە گەریبم هەتاوەکو ئەیگەینمە خستەخانە بە سەلامەتی و پەیوەندیمان بە دەستگای بەخشین کرد کە حاڵەتێکی وا هەیە بەڕاستی ئەوان زۆر بە پەرۆشەوە بە پیرێمەوە هاتن و بڕیاریاندا کە ئەو حاڵەتە لە ئەستۆی خۆیان بگرن و هاوکاری ئەو خانەوادەیە دەستکورتە بکەن. کچێکی تەمەن 18 ساڵ کە ناتانی ژیانی ڕۆژانەی وەکو هەر کچێکی ئاسایی بەسەر بباتن ڕۆیشتن و یعنی جوولە و ئەوانەی مەحدودە ناتانێتن وەکو کچێکی ئاسایی ژیانی خۆی بەڕێ بکاتن بەڕاستی ئێمە زۆر پێیم تەئسیر بوون لەبەر ئەوە بە هەموو شێوازێک هەوڵماندا کە پەیوەندی بە هەر دەستگایەکەوە بکەین بەڵام دەستگای بەخشین زۆر بە پەرۆشەوە بە پیر ئەو حاڵەتەوە هاتن و لە ئەستۆی خۆیان گرت گوتیان ئێمە هاوکاری ئەو خانەوادەیەکەین کە چارەسەری ئەو کچە بکرێتن. نەخۆشخانەی میۆت چارەسەری چەندین نەخۆشیەکاتن و ئێمە بڕیارماندا تایبەتمەندی نەخۆشخانەی میۆت ئەوەیە کە نەخۆش لە هۆتێل نامێنێتەوە هەر لە ڕۆژی چوونی لە ناو خستخانە مێنێتەوە هەتاکو ڕۆژی دەرچوونی بە خواردن و خواردنەوە و هەموو شتێکی لەسەر ئەو بڕەپارەیە کە دیار تەرخانەکرێتن بۆ چارەسەری نەخۆش پێویستی بە دەرەوە نابێ بە هیچ وەسایلێکی تەکسی و فندق و ئەوانە نابێتن و خواردن و خواردنەوە هەمووی دابی نەکرێتن لۆی لەناو خستخانەکە. دکتۆر ڕۆبرت کەولێهۆ کە یەکە لە دکتۆرە هەرە باشەکانی جیهاندا ئەندرێتن کە هەتا کوستانێکە 8,000 حاڵەتی لەو شێوەی چارەسەر کردیە و نەشتەری لە بۆیان کردیە و بە نسبەتێکی زۆر باشیش. ئێمە چەندین نەخۆشمان هەبوو ئەو ماوەیە کە هات سەردانی هەولێری کرد گواستمانەوە لە بۆیاندران و ئێستانێکە نەشتەرگەریەکانیان لۆ کرایە زۆر وەزعیان باشە و زۆریش ئێستانێکە بەرەو گەڕانەوەنە کە ئەو حاڵەتانە هەمووی بڕیار درابوو کە چارەسەر ناکرێت و چاوەڕێی مەرجیان بکەن. بەس سوپاس بۆ خوا کە خوا ئەوەی پێبەخشینەوە کە ژیانێکی نوێی پێبەخشینەوە و ئێمەش ئێستانێکە لەو گفتوگۆداین لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین کە هێلاش یەک لەو کەسانە بێ کە خوا ژیانێکی نوێی پێبەخشێتەوە وەکو کچێکی ئاسایی چارەسەر بکرێت و ژیانی وەکو کچێکی ئاسایی بەسەر بباتن و مستەقبەلی خۆی وەکو کچێک ژیانی هاوسەری پێک بینیت و بگەڕێتەوە ناو کۆمەلگا وەکو کچێکی ئاسایی. ئەومان داوایە کە خەڵکانێکی خێرخوازیش هاروکاری ئەو خانەوادەیە کەم دەرامەتە کە کچێکی لە تەمەن 18 ساڵی و بێ کەس شکار و بێ پشت و پەنا
کە وای لێ بکەین کەوا بگەڕێتەوە ناو ژیانێکی ئاسایی خۆی. ئیتر هیوامان وایە خەرکانێکی زۆر هاروکاری ئەو خانەوادەیە بکاتن و پەیوەندی بە دەستگای خێرخوازی بەخشین بکاتن بۆ هاروکاری ئەو خانەوادەیە بکاتن.